سڵاوی خوای گەورەتان لێبێت باز لە کێشەی خەرجی نەوت دەکەین لە نێوان عێراق و هەرێمی کوردستان خەرجی کۆمپانیای نەوتیەکان. سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی لێدوانی داوا باز لەوە دەکات عێراق و تورکیا ئامادەن بۆ هەناردەکردنەوەی نەوتێرێم تاکە کێشەی بەردەم هەناردەکردنەوەی نەوتێرێم تێچووی بەرەمێنانی کۆمپانیەکانە. دیارە جگە لە خەرجی کۆمپانیای نەوتیەکان کە کێشەیە تاکو ئێستا عێراق و تورکیا لەسەر قەرەبۆکەش کە دەبوو تورکیا 1 ملیار 471 میلیۆن دلار بدات بە عێراق تاکو ئێستا و کێشەی شەرماوە جگە لە ئەوەش کە تورکیا داوا دەکات وەکو پێشتر نەوتێرمی بەداشکاندنی کەمتر پێ بفرۆشێەوە کرێی بۆریش، بەڵام هۆکاری سەرەکی باس لەوە دەکرێت کە تێچووی خەرجی کۆمپانیە نەوتیەکانە. بەڵێ بینە سەر کێشەی خەرجی کۆمپانیای نەوتیەکان لە بینی عێراق و هەرێم. خەرجی نەوت ئەوەی کە دانراوە هەرێم باز لەوە دەکات بۆ بەرهەمێنانی بەرمیلێک نەوت 24 دلار و 32 سنتی پێویستە و بۆ گواستنەوەش 8 دلار و 59 سنتی پێویستە، واتە بە کۆی گشتی بۆ بەرهەمێنان 1 بەرمیل نەوت بۆ خەرجی بەرهەمێنان 1 بەرمیل نەوت و گواستنەوەی 32 دلار و 91 سنتە، یعنی نزیکەی 33 دلار. بەڵام عێراق بۆ هەردووکیان هەم بۆ بەرهەمهێنان هەم بۆ گواستنەوە تەنە ئامادەیە 6 دلار بدا، 6 دلار و 90 سنت بدات بە هەرێمی کوردستان. لەبەرەوە ئێستا کێشە دروست بووە لەسەر خەرجی بواری نەوت، هەرچەندە لە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2023 کە تاکو ئێستا نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە زیاتر لە 3.8 ملیار بۆ خەرجی نەوت هەرێمی کوردستان دانراوە. بەڵێ بینە سەر داهات و خەرجی نەوت لە کابینەی نۆیەم لە مانگی حوتی 2019 تاوەکو 25 سەی 2023 کە نەوت ڕایگیراوە. داهاتی نەوت بەم شێوەیە بووە بە بەهای لە کابینەی نۆیەم بە بەهای 41 میلیارد دلار نەوت فرۆشراوە. پشکی حکومت ئەوەی کە بۆ حکومت گەڕاوەتەوە بۆ موچە خەرج کراوە 14 میلیار و 733 میلیۆن دلار بووە کە دەکاتە ڕێژەی لە 136 کۆی داهاتی نەوتەکە کە گەڕاوەتەوە کە ڕێژەیەکی کەمە. ئەوەی کە بۆ خەرجی کۆمپانیەکان و بۆ قەرز ڕۆشتووە 26 میلیار و 340 میلیۆن دلارە کە دەکاتە ڕێژەی لە 164 کۆی داهاتی نەوت کە ئەمەش خەرجێکی زۆرەوە تا زیاتر کۆمپانیەکان سوودمەند بوونە لە نەوتی هەرێم تاوەکو ڕاگررتنی بە پێچەوانە کە لە 136 بۆ حکومت گەڕاوەتەوە. سەبارەت بە داهاتی ببینە سەر پرسێکی تر ئەویش داهاتی فرۆشتی نەوتە بە تەنکەر بە پێ و زانانەی کە دەستیێمەکەوتووە لە مانگی ڕابردوو مانگی نۆ کۆی بڵێن بەرهەمێنان لە ڕۆژاندا زیاتر لە 250,000 بۆ 251,000 بەرمیل نەوت بووە کە لە کۆی مانکە دەکاتە 7 میلیۆن و 500,000 بەرمیل نەوت بەرەم هاتووە کە نزیک بۆتەوە لە نیوەی زیاتری ئەو بەرهەمی کە پێش ڕاگررتنی کە 400,000 بەرمیل نەوت هەناردە دەکرا. ئەوەی کە هەرێم و کۆمپانیەکان ئێستا لە ناو خۆدا دەیفرۆشن بە تەنکەر 5 میلیۆن و 100,000ەوە تا لە ڕۆژانە 170 زیاتر لە 170,000 کۆی گشتی مانگەکە 5 میلیۆن و 100,000. ئەوەی کە ڕادستی عێراق دەکرێت لە 25 شەشەوە ڕادستی عێراق دەکرێت ڕۆژانە نزیکە 80,000 بەرمیلە، هەرچەندە عێراق پێشتر داوای کردبوو لە بینی 120 بۆ 150,000 بەرمیل نەوتی پێ بدرێت، بەڵام ئێستا نزیکە 80,000 ڕادستی عێراق دەکرێت تاکو ئێستا لە بینی هەرێم و عێراق پاکتاو نەکراوە. کۆی ئەو داهاتەی کە ئێستا ئەو 5 میلیۆن و 100,000 کە کۆمپانیەکان و حکومەتی هەرێم لە ناو خۆدا دەیفرۆشن باز لەوەیە کرد لە بینی 35 بۆ 41 دلار ئێمە بە 38 دلار هەژمارمان کردووە و بە 155,000 لە بەرەوەی لە مانگینۆ نرخی 100 دلار لە بینی 156-154,000 بوو. کۆی داهاتی ئەوەی کە دەست حکومەت و کۆمپانیا کەوتووە لە مانگینۆ 300 میلیار و 390 میلیۆن دینارە، واتە ئێستا داهاتی بەرهەمە نەوتەکان مانگانە دەکاتە 300 میلیار دینار لەگەڵ داهاتی ناوخۆ کە 346 میلیارە زیاتر لە 500 میلیار دینارە. ئەوەی کە ئێستا کێشەیە لە بینی هەرێم و بەغداد باز دەکەی هۆکاری سەرەکیەکە مەسەلەی خەرجی بواری نەوت بێ کە تاکو ئێستا ڕێکەوتنی لەسەر نەکراوە حکومەت و کۆمپانیەکان حکومەتی هەرێم و کۆمپانیەکان و حکومەتی کاربەرەکەر ئێستا خۆیان کردووە بە یەک تەرەف و تاکو ئێستاش عێراق نەرمینە نوماندووە کە نزیکەی 33 دلار بدات بە خەرجی بەرهەمێنان و گواستنەوەی هەر بەرمیلێک نەوت. بەخوای گەورەتان سپێری خواتان لەگەڵ.